راپۆرتەکەی هیومن ڕایت وۆچ کە پیشانی دا بەڕاستی ینی ئەم راپۆرتە من تەسەوڕەکەم ینی زۆر ڕاستە وەزعەکە خۆی لەوەش خراپتریشە ئەگەر بێت احتیمالە نەگەنە هەموو لایەنێکەوە ئەمانە چونکە تۆ لە ناوەند و خواروی عێراقەوە دەست پێ بکات تا چتە سەرەوە تۆ زانی کۆمەلگاکەمان هەمووی چەکدارە ئەمە یەک یاسا سەروەر نییە ئەمجە لێرە گەتۆ ئەو دوو شتە گرنگت نەبوو ئەوانەی کە یاساش جێبەجێکەن هەمووی ئەجندەی خوانیان هەیە و بێلایەنی نییە ئەمە وای کردو ڕەنگی داوەتەوە سەر ژینگەی مافی مرۆڤ کە نائارامە کە بۆیە زیاتر ئەو چالاکبووانانە مەسەلەن لە زیندانە خوانە دۆزنەوە یان بە گولێ سار دەکرێنەوە یان بە هەرچ جۆرێ لە جۆرەکان ینی دەم کوتەکرێن وەزعەکە تۆ لە مناڵەوە دەستی پێ بکە و دەیتەوە سەر ژن و هەروەها دەیتە سەر مرۆڤ بە گشتی ئایا ڕای دەربڕین بێ ئایا داوای مافی خۆی بکا بە هەرچی جۆری لە جۆرەکانە بەڕاستی ینی ئەو ئازادی پێوە دیار نییە وەزعەکە بە من خراپترە لە جاران بەڵێ چکە ئەجندای نێودەوڵەتیش هەیە کە تەدەخل لە مۆزعا کات و ینی ژینگەکە زیاتر تێکەدات و نائارامیەکات کە سەرەکەی کوشتن زۆرە سەرەکەی داوای کەیدی کە مرۆڤەکە ئاگای لە خۆی نییە ئەو چالاک بووانە سەرەکەی 1001 تهمەتی بۆ هەڵەبەستن و لەسەر ئەساسی ئەو داوایانە بۆ خۆی حکومە درێت ینی ئەمە بێزگەلەوەی ئەو هەموو میلیشیایە هەیە میلیشیاکانی شوایان کردووە کە بەڕاستی ئەو وەزعە بە زیاد تێکچێ ینی کە ئێمە کە باسی ناوەند و خواروی عێراق بکەین ئەو چالاکبوانانە لەو کچ و کوڕە گەنجانەی کە لە مانگرتنەکانی خۆیانە لە ناوەند و خواروی عێراقا سەرەکەی زیاتر ئەمانە هەمووی کوشتران بە گولێ ساردەوە کرانەوە زیاتر زۆریان ڕفەندران ینی تعزیبێکی زۆر دران ینی شتەکان بەڕاستی ینی بێتام بوو هەتا گەشتۆتە ڕادەیەک وەکو بڵێ ئەمە دوژبنە ناڵێ ئەمە دڵسۆزە ینی گەتۆ چالاکبووانێک بی کە تۆ ڕۆژنامە نووسێک بی نەتوانی ڕای خۆت بە ڕاستی دەربڕی تۆ بە شێوەیەکیش ینی تۆ ڕێز لە هەموو دەور و پشتەکە دەگری بەسەتەوێت داوای مافی خۆت ناکەی مافی خەڵکەکەکەی سەرەکەی لێرە بە گولەیە سار دەکرێتەوە ئەمەش ینی هەتا لە هەرێمی کوردستانیشە ینی سەرەکەی یاسا سەروەر نییە سەرەکەی مەسلحەتی حیزبی لەسەر مەسلحەتی هەرێمی کوردستان سەروەرترە بەداخەوە ئەمەش ڕەنگی داوەتەوە سەر وەزعی هەرێمی کوردستانیش گەندەڵیش دەوری خۆی هەیە هەمووی بەیەکجا هەمووی تەئسیریان کردوتە سەر ژنگەی مافی مرۆڤ کە لێرە نائارامە نەبۆ مناڵ نەبۆ ژن نەبۆ ینی مرۆڤ بەگشتی ینی نائارامە بۆ هەمووی ئەمجا ینی بەداخەوە سەرەکەی بەرپرسان یاسایەکی تایبەتی خۆیان هەیە کەسی چالاکبووان و کەسی دڵسۆز و کەسی ڕۆژنامە نووس و ئەمانە سەرەکەی یاسایەکی تر هەیە یان بە داوایەکی کەیدی لێرە بۆ خۆی توش دەکەن و نقومە بی و تا ئێستا کە زۆری نەشان هەیە هەر دیاریش نییە و تا ئێستا کەسیش مواجهی نەکردووە ئێمە زۆر جە باسی لەوەکەین ئەو یاسایانە ینی ئەو مافانەی کە هەموو مرۆڤێک ئەبێ ینی هەیبێ لە کاتێکا کە کەمترین مافن کە بگەیتە دادگا و کە بگەیتە مەسەلەن پۆلیس و ئەو شۆنانەی کە گەمافت پێشێل کراوێ بتوانێ مافت بۆ بگەڕێنەوە بەس بەداخەوە سەرەکەی ئەمانە هەمووی لەلایەنی میلیشیا و حزبەوە حکمەکرێت و ئەمانە و هەروەها دادگاش ینی بەداخەوە دادگاش بێلایەن نییە یعنی زۆر جامە کە لەگەڵ قازیەکانە قساکەین و ئەمانە 100 بەرپرس تەلەفۆنەکەن بۆ کەسێک کە پیاوێکی کوشتبێ هەتا حکومەکەی کەمکەنەوە بەس چالاکبوانی حکمی لەسەر بکرێ کەس ناوێری نقەش بێنێ چونکە لێرە ئەوش سەر نقومە بێ یعنی ئەبێ هەتا قازەکەش ئەگەر حکمدا قازەکەش هەر عاید بەخۆیانە ئەوەی حکومەدا چکە کۆڵی داوایان بۆی هێناوە یعنی دلیلیان بۆی هێناوە دلیلەکان ڕاستەقین نین
ودێن و 1001 سۆنج شەخۆن لەسەر قورئانە بەس بەداخەوە نازانن مافی کەسێک پێشێ لەکرێ مافی ژیانبوونی ئازادی ڕای دەربڕینی بەداخەوە یعنی شتەکان وای لێ هاتووە کە ئێماڵێن یاسا یعنی یاسا بێ یاسا سەروەر بێ لەسەر هەموویە هەمومان لە ژێر یاسا بین و بێلایەنیش بێ یاسا بەس بەداخەوە ئەو ئایا پۆلیس بێ یان دادگا بێ ینی بەڕاستی بێلایەن نین هەتا ئەوانیش لەسەر ئاستی حزب و کوتلەی سیاسی و میلیشیا ئەمانە دامەزرێن کەس لەسەر ئاستی ئەوە نییە کە ئایا چەند لێ هاتووە چەند گونجاوە بێتە ئەو پۆستە ینی ئەمە وەزعی ینی وەکۆڵی واقع حالە کە ئێمە باسی لەکەین ینی کە ئێمە بە دوای ئەو کەسانە بکەوین کە زیندانەکرێن و کە ئەشکەنجا درێن و ئەمانە بەداخەوە ینی ئەم چالاک بوانانە هەر ئەوەندێک کە ئەو داوای مافی گشتیەکە ینی منگە حکوومەت بم ئەیکەمە سەرسرم چونکە ئەو هاتۆتە ڕیزی پێشەوە کە چالاکبوانێک بێ کە ڕۆژنامە نووسێک بێ داوای لە مافی خەڵکەکە بەس بەداخەوە من لێرە دەمکوتێکم هەتا لێرایە کەسی تر زمانی نەبێ بێت هەتا ڕسوایەکە یعنی ئەمە حاڵی حکوومەتە هەتا نقێ نەکا کەسێکی تر یعنی ئەگەر بتەوێ تۆ ببیتە چالاکوان مەسیرت وەکو مەسیری ئەلیفیان بات لێدێ ینی بەداخەوە ئەمە واقع حالە ئایا لە هەرێمی کوردستان بێ هەتا ناوەند خواروی عێراق ینی ئێمە چەند ئەچینە بەرەو ناوەند و خواروی عێراق وەزعەکە شڕتری شەبێ دەها ینی دادگا و مادگاش هەر نادێنی لەوێ هەر بە گولێ سار دەکەنەوە یان بە جۆرە ئەتڕفێن و دوایی لاشەکەت فرادەنە سەر شوێنێکەوە بەداخەوە ینی زوو ئەم حاڵەتانە ئەبیستین ئەمەش ینی زۆرجە ینی مەسەن چالاکبوانی وا هەبووە کە من ئاگادارم هەر بە ماڵەوە سووتاندیانە ینی بەداخەوە شتەکان نازانی چکە لێرە یاسا سەروەر نییە چونکە لێرە حکوومەت صاحب دەسەڵات نییە چونکە کۆمەلگایەکی چەکدارە چونکە سوڵتەیەکی عەشایری لێرە حکوومەت هەوڵەدا بەهێزی بکات و ئەمانە لە جیاتی هەوڵدا یعنی مەسەلەن چەک هەر لە دەست حکوومەت بێ لە دەست کەسی تر نەبێ یعنی بەداخەوە یعنی ئەم کوتلە سیاسیانە و میلیشیا و حزب و ئەمانە بەڕاستی یعنی ئەمە دەوڵەت نییە گەبڵی دەوڵەتێکی موسساتی نەخێر بەڵێ یعنی ئێمە زۆر جاوەکو گەتۆ چالاکبوان بی ئەتوانی ڕێی یعنی یاسایی بگری گە من ڕێی یاسایی بگرم خۆت شەزانی یعنی یاسا ئەبێ هەوڵدەم یعنی بتوانم ئەبێ یعنی وەکۆڵی حەسانەیەکیش بۆ خۆم پیاکەم چونکە گەبزانم کەیسەکە گەشتە دادگا ئەمەش مەترسیەکی خۆیتیایە ئەبێ دەلیلەکانم هەمووی ئامادە بێ یعنی بتوانم چۆن دیفاع لە خۆم بکەم کە من باسی کەیسێکەکەم ئەبێ یعنی لە هەموو لایەنێکەوە بزانم لەلایەنی یاسایی لەلایەنی کۆمەلگا چێ لە دوای ئەو کەسەیە یعنی هەموو شتەکان بتوانم احتیوای بکەم اینجا کەیسەکە بکەمەڕۆ چکە من ناتوانم لە خاڵێکم دەستکەوت لێرەوە بیکەمەڕوو نە کە من بتوانم هەرچ کەیسێ بکەمە ڕوو ئەبێ بیتەقێنمەوە چونکە لێرەیە یعنی بتوانم بیتەقێنمەوە لە دادگا چونکە یعنی دادگا سەروەر نەبێت و یاسا سەروەر نەبێ بەڕاستی هیچ شوێنێکی تر نییە هەتا من حەسانەی خۆم پیاکەم مەسەلەن ئەڵێم من لەسەر کەیس لەسەر مەسەلەن کەیسێکم لەلا هەیە کە پێشێلی مافی مرۆڤە ئەبێ بزانم چێ لە دوایەتی کە ئەچم لە دادگاش داواکەی خۆم تەسجیلەکەم ئەڵێم ئەگەر سبەی شتێکم بەسەر هات خەتای ئەو کەسەیە کە ئەم کوژێ چکە من ئێستا زمانی ئەوەی خۆم ناکەم هەتا یعنی بتوانم خۆم بپارێزم شتەکان یعنی من زۆر جاریش یعنی باس لەوە شەکەم من نامەوێ لێرە مەسەلەن بڵێم ئەو کەسە مەسەلەن توهمەتبارە نه من یعنی زمنی بڵێن منسبی وەزیفەکەی ئیشەکەی چییە ئەڵێن ئەو کەسە توهمەتبارەکەی ئەوەی صاحب ئەو ئیشەیە هەتا بزانێت دادگا بەدوای بچێ ئەبێ هەوڵ بدەم لە دادگا لە نەزاها لە پەرلەمان لە مفۆزەی مافی مرۆڤ
يعني لهمو لا كانوا أو شوناني كبيلين جهات رقابي أبي بيرجع همو كمرو ليك روجيكا حتى همو لا نكان بيكا وإيش بكنوكو من ليك لا وهولي بو بدم براستي ليرة ما في مخري أبي هول بدم يعني باكبي كيشم هبي بوشتكانا أجر هاتن من يان تهديد كن يان تفتيشي مالا كم يان كر يان لابتوب كم يان برد يان موبايل كم أبي من بتوانم لا يدوسي كسيتر أو دليلان لم دانا بها تابتوانين سبي أوان مثلا بابتك ودليل كان زياتر بشان بدن وأمانة يعني أما جرينجا وكو أبي تالاقوان بيكوا إيش بكن يعني بتنيا من ناتوانم إيش بكم أبي وكو جروب يكبين إيش بكين وهروها أبي يارمتي يكتري بدين وهروهاش أبي يعني بيشوي كيسك بكين الرو أبي دانشين كوبنوي لسر بكين أجر شتيك بسريك كمان هات أبي أويتر مثلا بطواني دفاعي ليبكا لري ياسايا وتشيبم كيسالين لري تشي للاني عشايرة واب مثلا بيشجيري ما نبي تشي زرر من دلم كيسا تشي قازان يعني قازان جيه لم كيسا أبي هموي دانشين بيري ليبكين وبجواني دراستي كيسا كبتين انزال أبي بي كيترو مثلا تالاقوانك لدزبتي يعني روجنامه نووسێک بەڕاستی ئەمە زەررە ئێمە هەتا تۆ چالاکبوانێ دروستەکەی ڕۆژنامە نووسێک کە بڕوای بەو قەزیەتە هەبێ و ئیشی لەسەر بکات و یعنی ئەمە زۆرە خایێنێ بەس لەلای ئەوان ئاسانە یعنی کە ئاگادارین لە ڕۆژێکا سێ چوارێک ئەکوژرێ پێنج شەش کەسێ زیندانەکرێت و بەبێ هیچ دەمیە بەسترێ يعني بوش أبي بتوانين لانكي بتوي بو دابنين حتى بتوانين خمان بپارێزین و بەڕاستی زۆر گرنگە چالاکبوانان بەردەوام بن میدیانوسان ئەوەی صاحبی قەڵەمی ڕاستەنووس بە يعني کەیسی کۆمەلگایی هەڵگرتووە لەسەر ئەستۆی خۆی ئەبێ بەردەوام بن لە ئیشەکانیانە بەس ئەبێ ئێمە وەکوڵێ نێتۆرکێک دروستکەین لەگەڵ میدیاکانی دەرەوە خاستن ئەوانەی کە تەسیریان هەیە لەسەر سەفارەکان هەتا و بێجگەلەوەش کە هەوڵ بدەیت لە ناوە و لە دەرەوە لێرە ئەبێ ڕسوا بکرێن ئەوانەی کە پێشێلی مافی مرۆڤەکەن و ئازادی ڕای دەربڕین ئێمە لە کۆمەڵگایەکە ژین کە لێرە بەداخەوە یعنی کە پێڵن پیاو سالاری لێرە کە نەبڵێن پیاو سالاری نێر سالاری یعنی لێرەیە زۆر بە ئاسانی ئەتوانن مثلەن ئیتیهامی ژنێک بکەن ئەمە سومعەتی وایە فلیمت بۆ دروستەکان حەکایەتت بۆ دروستەکان دەها ناموستەبان ئەمە وەزعەکەیە و کۆمەلگاکەش تەقەبولی ئەواکە تۆ ئەگەر ژنێکی چالاک بوانبی بە ئاسانی پێتەڵێن ئەمە مثلەن ئیشی وا ئەکات یان سومعەتی وایە دەها دووسێ فلیمیشت بۆ هەڵە ئەواکەن دروستەکەن و لەسەر سۆشیال میدیا بڵاوەکەنەوە واکەن دەمکوتتکەن واکەن بکوژرێ یعنی بەداخەوە ینی ئەم کەیسانە زۆرە و بینیشمانە پێشوەخت یعنی بینیومانە چۆن کە بیانەوێت تومەت بۆ یەکێ دروستکەن بە ئاسانی دروستێکەن و بەبێ هیچ چونکە کۆمەلگاکە ئەوە تەقەبولەکە خاستن ئەگەر تۆ ژنێک بی لەم کۆمەلگایە بی و لە ناو کۆمەلگاکە بی ئەگەر هەتا یعنی هەوڵەدەن ئەگەر تۆش نەبی مەسەلەن کەس و کارەکەت سومعەتی ئەوانش لەگەڵ ئەوەیە پێشێلێکەن و ڕسوایەکە ئەمە واقع حالە لێرەیە ئەمە هەر سەقافەتی داعشە و کە ئێستا زیاتر لێرە یعنی من هەیدێنم کە بەکاری دێنن زیاتر دژ بە ژنان يعني ئەمە عقلیەتی نێرەکانی ئێمەیە بەم جۆرە ئانەوێ وڵات ببەنە بەر و ئانەوێ صاحب دەوڵەت بن بەداخەوە وڵات قەتوا ناچێتە سەر یعنی منگە دەوڵەتێک بم یعنی بەڕاستی ئەمەوێ مثلەن ژینگەیەکی مافی مرۆڤ بۆ خۆم بڕخسەنم ئەبێ هەوڵ دەم زیاتر ئەوانەی داکۆکی لە مافی مرۆڤەکەن لە ڕایی داربڕینەکەن بە ماگانە لەگەڵیان دانیشم بە لایف دانیشم ئەوەی پرسیاری هەیە بابیکە وەزعەکە ئەو هایە بە دواتچوونی بۆکەم و بۆ کەیسەکان هێڵی گەرم دانیم ئەوانەی کە
هەست بە نائارامیەکەن و ئەوانە بتوانن ئیتصال بەوە بکەن یعنی ئەو دەوڵەتانەی کە زیاد یعنی ژنگەی مافی مرۆڤ لی ڕوخساوە زیاتر یعنی بەم جۆرە ئیشەکەن و بینی ومانە هەمووی ئایا کە ئەندام پەرلەمانێک بێ هۆتڵاینی خۆی هەیە و ئیمێڵی خۆی هەیە بە دوچون لەو کەیساناکە ینی بەداخۆی ئێمە تا ئەندام پەرلەمانەکانیشمان ئەوە نین کە بە دوچون لەم کەیسانە بکەن کە پێشێلێکرێت و بە زیاتر هەتا هەوڵ دەین یعنی هەمووی پێکەوە ئیش بکات ئەمانە هەمووی نوێنەری حزب و کوتلەکانی خۆیانن کەس نوێنەری ملت نییە بۆیە سەرەکەی بۆشاییەکی زۆر گەورە دروست بووە لە بینی ملت و دەسەڵاتە ئەمە شوای کردووە کە یعنی حکوومەتێکی دیکتاتۆری و بەڕاستی من هەر وەکو جنگڵێک یعنی یان وەکو غابەیەک ئەیبینم ئێستا ئەوەی ئەمێنێتەوە ئەو بەقووەتە و صاحب دەسەڵاتە ئەوەی کە لێرە مافی بخڕێت و کە پێشێلی مافی بکرێ ئەوە ملت و چالاک بوانن ئەمە واقع حالە کە من شتێکم نەبێ ئەبێ بەم حاڵە ئەبێ دانیشم خۆم وسکتکەم و بە وسکتی ئیشەکانم بکەم هەتا بتوانم جیلێکی تازە دروست بکەم ئەو جیلە تازەش کە یعنی هەوڵ بدەم یعنی گە من ڕۆیشتم 20 کەسی تر هەبێ بێتە شۆنی من ئەبێ هەوڵ بدەین زیاتر چالاکبوانان زیادکەین ڕۆژنامە نووسان کە صاحبی قەڵەمێکی ڕاستەقینەن ئەبێ ئەوانە زیاد بکەین ئەبێ تەنسیق بکەین لەگەڵ میدیاکانی دەرەوە کە ئەوان ببنە پاڵپشتمان ئەبێ لەگەڵ ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە ئەوانە ببنە پاڵپشتمان ئایا هیومەن ڕایت وۆچ بێ سەلیب ئەحمەر بێ یان ئەو لایەنانەی تر بێ کە زیاتر بە بڕوایان بە مافی مرۆڤ و ئەمانە ینی ئەبێ لەگەڵ ئەم لایەنانە تەنسیق بکەی هەموو لایەک هەتا بتوانین خۆمانیش بپارێزین و دەور و پشتشمان بپارێزین و بە شێوەیەک بێت بتوانین کەیسەکان بکەینە ڕوو مەسەلەن ناو و دەنگی ئێمەشی پێوە دیار نەبێ بەس لەسەر میدیای دەرەوە بێت هەتا بتوانین ئەو بڵێن خۆمان بپارێزین و ئەو خەڵکەش بپارێزێت